چۆن تەلەفۆنێکی ناتانیاهۆ مێزی ڕێکەوتنی هەڵگەڕاندەوە. چاوەکان لەسەر ئیسلام ئابادی پایتەختی پاکستان بوون، ئەو شوێنەی کە بڕیار بوو بێتە مەیدانی هێورکردنەوەی یەکێک لە گەورەترین کێشە نێودەوڵەتیەکان. لە کاتێکدا جیهان چاوەڕێی هەڵهاتنی خۆری دیبلۆماسی بوون، هەموو شتێک لە ئیسلام ئاباد بە ئاراستەیەکی پێچەوانەدا شکایەوە. 11 نیسانی 2026 بوو بەو مێژوەی کە تێیدا هیوای کەمکردنەوەی گرژیەکانی نێوان واشنتن و تاران تووشی گەورەترین پاشەکشە بوو. پاکستان وەکو ناوبژیوانێکی سەرەکی میوانداری شاندێکی باڵای ئەمنی ئەمریکا و بەرپرسانی ئێرانی کردبوو. سەرەتاکان ئەرێنی بوون، باس لە ئاسایشی وزە، دەریاوانی، ڕێگریکردن لە پەرەسەندنی سەربازی دەکرا، بەڵام تەنها یەک پەیوەندی تەلەفۆنی هەموو هاوکێشەکانی گۆڕی. بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل پەیوەندیەکی بەپەلەی بە جەیدی ڤانسی جێگری سەرۆکی ئەمریکاوە کردو. پەیامەکە ڕۆن و تون بوو. ناتانیاهۆ قسە دەکات. بەڕێز ڤانس، ئێمە ڕێگە بە هیچ ڕێکەوتنێک نادەین هێڵە سوورەکانمە بەزێنێت، ئەگەرنا لە بژاردەی سەربازی وەڵام دەدەینەوە. ئەم گوشارەی تەل ئەبیب وای کرد شاندی ئەمریکی لە ناکاو مەرجی نوێ و قورس بخەنە بەردەم ئێران، مەرجگەلێک کە پێشتر لە کارنامەی کۆبوونەوەکەدا نەبوون. تاران بە توندی وەڵامی دایەوە. وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیاند ناتانیاهۆ لە ڕێگەی جێگری سەرۆکی ئەمریکاوە مێزی دانوستانی تێکداوە. ئێران دەڵێت ئەمریکا خاوەنی بڕیاری سربەخۆنیە و بەرژەوەندیەکانی ئیسرائیلی خستۆتە پێش ئاشتی نێودەوڵەتی. تەنانەت محەممەد باقر قالیباف سەرۆکی پەرلەمانی ئێران بە ڕاشکاوی شکستی ئەو گەڕەی دانوستانەکانی ڕاگەیاندووتی واشنتۆن نەیتوانی متمانەی ئێران بەدەست بهێنێت. شاندەکەمان 168 دەست پێشخەری و پێشنیاری جیاوازیان خستۆتە سەر مێزی گفتوگۆ، بەڵام ئەمریکا پشتی لە هەموو لۆژیکێک کرد و نەیتوانی بڕیارێکی سەربەخۆ بدات. ئێستا جیهان لە بەردەم قۆناغێکی مەترسیداردایە، کاتێک دیبلۆماسی دەگاتە بنبەست، زۆربەی جار دەنگی چەکەکان بەرز دەبێتەوە. ئامادەباشی ئیسرائیل بۆ کردداری تاکلایەنە و هەڕەشەکانی تاران بۆ پارێزراو نەبوونی بەرژەوەندیەکانی ئەمریکا، ناوچەکە دەخاتە سەر لێواری جەنگێکی گشتگیر. ئایا هێشتا دەرفەتێک بۆ ژوورە تاریکەکانی دیبلۆماسی ماوە؟ یان 11 نیسان کۆتایی بە هەموو شتێک هێنا؟